زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی چەندین بەشی جیاوازی لەخۆ گرتووە. بەشی ژنان و مناڵبوون بەشێکی تەندروستیە و پێویستێکی سەرەکی کۆمەڵگا پڕ دەکاتەوە. بەشی ژنان و مناڵبوون دەکەوێتە ناو پەیمانگای تەکنیکی سلێمانی. بەهۆی زۆری خواز لەسەر بەشەکە لە ساڵی 2008دا لە بەشی پەرستاری جابەوە بوو بە بەشێکی سەربەخۆ. ئەم بەشەی ئێمە لە 2003ەوە دامەزراوە، بەڵام لەگەڵ پەرستاری گشتی بووین پێکەوە. یەک سەرۆک بەشی هەبووە، بەس مەنهەجەکانیان جیابووە، مامۆستاکانیشیان جیابووە. هەتا 2008 پێکەوە بووین. اینجا لە 2008ەوە بوو بە بەشێکی سەربەخۆ، چونکە ژمارەی خوێندکارەکان زیای کرد، تەڵەبی زۆر بوو لەسەر بەشەکە، لەگوەر ئەوە جیاکرایەوە. لە 2003ەوە هەتا 2008دا 763 تەلەبەمان پێتەعانی تەخەڕوج کردووە. ئامانجی ئەم بەشە ئەوەیە کە کادرێکی تەکنیکی پسپۆر تەخەڕوج پێ بکەین. لە ئێستادا بەشی ژنان و مناڵبوون خاوەنی 150 خوێندکارە لە ڕەگەزی مێ و نزیکەی 20 مامۆستای پسپۆر لەم بەشەدا وانە دەڵێنەوە. ئێستادا 150 تقریباً 150 خوێندکارمان هەیە بە سیستمی گزانکۆلاین و پارالێڵ وەرگیرێن و شەرتە ڕەگەزەکەشی مێبێت. مێبێ و هۆڵی خوێندن، یەک هۆڵی خوێندنمان هەیە و سێک مختبەر بەکارهێنین، سێک مختبەر بەکارهێنین. مختبەرێ بۆ بنەمای پەرستاری و مختبەرێکیش بۆ فەسلەجە و بۆک ئەناتۆمی و فەسلەجە بەکارهێنین. ژمارەی مامۆستاکانی کە لەم بەشە دەوامەکەن 90 مامۆستان، 6 ماستەرن، لەقەبی تەدریسیان هەیە، لەگەڵ 4 بەکەلۆریۆس و 4 بەکەلۆریۆس و باقیەکەی تریشی پەیمانگان، خڕیجی پەیمانگان، ئەوانن کە ئەوائلن لێرە، کە ئەوائلەکانی خۆمانن لێرە دەوامەکەن. من لەم بەشەیە وەکو مامۆستایەک 2 دەرس ئەڵێمەوە کە ئەوانش پێک هاتوون لە مایکرۆبایۆلۆجی لەگەڵ ئیمبریۆلۆجی. مایکرۆبایۆلۆجی پێک هاتووە لە 2 بەش کە ئەویش بەشی تیۆری لەگەڵ بەشی پراکتیک، واتە بەشی ئەمەلیە. لە بەشی تیۆریە ئێمە چیەکەین؟ با بڵێن باسی مایکرۆ ئۆرگانیزمیان بۆکەین، باسی ئەو زیندەوەرانان بۆکەین. ئێمە لێرەیە زیاتر با بڵێن ئەوە ئەخەینە ڕووکە ئایا مایکرۆ ئۆرگانیزم هەروەها پەیوەندی لەگەڵ ئینسانە، هەروەها باسی چێکن، باسی ئەو نەخۆشیانەش ئەکەین کە بەهۆی مایکرۆ ئۆرگانیزمانەوە توشمانە بێت. لە بەشە پراکتیکەکەیە ئێمە تیان ئەگەینین کە مایکرۆ ئۆرگانیزم چییە، یاخۆت مایکرۆ ئۆرگانیزم زەرری بۆ ئینسان چییە، یان ئێمە چۆن خۆمان پارێزین. ئێمە ئەزانین ئەمانە لە شوێنە کارەکەن، لە خەستەخانە یاخۆ لە نەخۆشخانەیە کار ئەکەن، کە لەوەیە کار ئەکەن، ئەمانە ئەبێت چی بکەن؟ ئەبێ بزانن کە لە ناو نەخۆشخانەیە یاخود ئەو نەخۆشانەی کە لە نەخۆشخانەن زیاتر با بڵێن توشبوونیان بە مایکرۆ ئۆرگانیزمەکان زیاتر لە کەسێکی ئاسایی. ئێمە ئەبێت چی بکەین؟ فێریان بکەین کە ئەمانە ئێمە لە خەستەخانەیە کار ئەکەن، چۆن خۆیان پارێزن ئەم مایکرۆ ئۆرگانیزمە. دوو لوانە ئیشتیراکەکەم. یەکێکیان وانەی سایکاتریکێک پێڵێن نەخۆشیە دەرونیەکان. نەخۆشیە دەرونیەکانیش بەشی نەزەری هەیە و بەشی پراکتیکی هەیە. پراکتیکەکە من ئیشتیراکەکەم، نەزەریەکە دکتۆرێکی نەخۆشخانەم لەگەڵایە. پراکتیکەکە ئەیان بنێن نەخۆشخانەی فێرکاریەکە لە بەشی دەرونی، نەفسی و دەرونی. لەوێش کە ئەچینە ئەوێ ئەم تەلەبانەمان هێندی ڕێنمایانێن پێشەوەی لەسەر ئەو نەخۆشی دەرونیانە، بۆ ئەوەی یەکسەر مباشیر ئیتیساڵ نەکا بە نەخۆشە و کێشەمان بۆ دروست بێ. خوێندکارانی ئەم بەشە جگە لە وانە تیۆریەکان بۆ پراکتیزەکردنی وانە پراکتیکیەکان هەفتانە 2 ڕۆژ سەردانی نەخۆشخانەکان دەکەن. ژمارەوانەکان
وانە لە پۆلی یەکە یانزە وانە لە پۆلی دووە بە مەشقی هاوینەوە دەرسە ئەساسیەکانی ئەم بەشە لە پۆلی یەکە توێکاری گرنگە زۆر کە گۆریگرن لەگەڵ تەولید ئەم دوو دەرسە تەولید و توێکاری ئەمانە دەرسە ئەساسیەکانن ئەمە هی یەک و پۆلی دووش دەرسە ئەساسیەکانی تەولیدە و نیسائیە و پەرستاری نیسائیەش یعنی ئەو خزمەتگوزاریەکانی کە بۆ نەخۆشی ینی ئافرەت پێشکەشەکرێت ئەوە دەرسە ئەساسیەکە لەگەڵ دەرسێکی تریشمان هەیە پێی ئەڵێن MCH ڕێعایی دایک و مناڵە ڕێعایی دایک و مناڵ و پەرستاری منداڵان وانە هیچ تیۆریەکان لە ناو مەعهەدا لێرە لە کۆڵەکەی خۆمانە ئەیخوین و هامان تەقسیم کردووە کە ئەو ڕۆژەی پۆلی یەک محاضرەی نەزەری هەبێ ئەبێ پۆلی دوو بنێرین بۆ ینی خەستەخانە وانەکەی کە ئەڵێم ئۆبستاتریک نێرسینگ ئۆبستاتریک یعنی دەرسی تەولید پێک هاتووە لە پێکهاتەی جیهازی ئونثەوی علامات و صفاتی پرگنەنت چییە دیسکۆمفۆرتی چییە لە کاتی پرگنەنتە عیلاجی دیسکۆمفۆرت مێجەرمان هەیە ماینەرمان هەیە ئەو لە فترەی پرگنەنسی دوای ئەوە فترەی دلیڤەریمان هەیە لە ساڵە ئەو تەلەبە تدریبی تەلەبە ئەەکەم چۆن لە ساڵە ئیش بکە چۆن هیستری وەرگری لە نەخۆش چۆن متابعی نەخۆشکە هەتاکو مناڵەکەی ئەبێ تا مناڵەکەی بوو بە چوار ستێجە ئەڕوە ستێجی یەکەم و دووەم لە ساڵە ستێجی دووەم لە ساڵەیە دوای ئەوە کە تەواو بوو لە ساڵە ئەبرێتە بۆ وۆرد پێڵەن BF یعنی دوو نەوعمانە ئەگەر بێت و نۆرمەڵ بێ تەبیعی بێ مناڵبوونەکەی وۆردمان هەیە ئەبرێتە ئەو وۆردە فەتەلەبەکە لەوێ فێریانەکەم چی بکەن لە دوای مناڵبوون چواروانەی مختبەر ینی عملیمان هەیە بۆ پۆلی یەک دەرسی مایکرۆ و دەرسی کیمیامان هەیە لەگەڵ بنەمای پەرستاریە و توێکاری و مختبەرێکی تریشمان هەیە بۆ کۆمپیوتەر ئەمە وانەکانی بڵێن پراکتیکی پۆلی یەکە وانەکانی پراکتیکی پۆلی دوو ئەوانە ئەبێ بیانێرین بۆ خەستەخانەکان خەستەخانەی ویلایەتە تەبعاً هین مناڵبوون ئەوە سەرەکیەکەیە اینجا ئەیانێرین بۆ خەستەخانەی شاریش و بۆ خەستەخانی نەفسیش خەستەخانی بڵێن نەفسی لەبەر ئەوەی بۆ ئەوەی ئاو دەرسە ئەوەیە کە خەمۆکی دایک دوای مناڵبوون یان لە کاتی مەسەنەکە گسکی ئەبێت ئەوانە مەشاکلی نەفسی ئەبێت تەلەبەکان ئەو معلوماتانەشیان هەبێ ئەیانێرین بۆ خەستەخانەی جمهوری بە شێکەلی نەفسیە. مامۆستایانی بەشی ژنان و مناڵبوون بەشەکەیان بە بەشێکی گرنگ بۆ کۆمەلگا وەسف دەکەن و ئامۆژگاری خوێندکاران دەکەن دوای دەرچوونیان لەم بەشەدا. ڕێنمایی من بۆ خوێندکارانەی کە لەم بەشان یعنی پێش ئەوەی کە با بڵێن ئەم خوێندکارانە با بڵێن ستافێکی توڵی بن ئەبێ مرۆڤ بن. لەبەرەوەی ئەم بەشە پێویستی بەچی پێویستی بە مرۆڤایەتیە لەبەرەوەی ئەو نەخۆشانەی کە لە بەشی ژنان و مناڵبوون با بڵێن لە بەشی ژنان و مناڵبوون تاواکەن ئەبێ یعنی ئیش بکەن یاخود هەڵسوکەوت دەکەن لەگەڵ چی لەگەڵ کەسانی دووگیانە ئێمە هەمومان ئەزانین ئەم کەسانە کە چیە باڵێن حاڵەتێکی تایبەت و یاخود بارێکی دەرونی تایبەتیان هەیە لەبەرەوەی ئەوە تێ بگەن کە با بڵێن ئیشەکان ئیشێکی تا ڕادەیەک جگەلەوەی کاڵێن خزمەتێکە و ئیشی خۆیانە لە هەمان کاتە ئیشێکی مرۆڤانەیە چۆن متابعی ئەو ئافرەت چی فێریکەن کە تەواو بوو ڕۆژتە ماڵەوە ئەمە لە حاڵەتی ئاساییە کە نۆرمەڵ
بێ فێری بکەن چۆن مناڵەکەی بەخێوکە چۆن شیر بدە باشترین مهمترینشی چۆن شیر بدە بە مناڵەکەی چونکە زۆر ئافرەت هەیە شیر نادە بە مناڵەکەی ئمما ئەترسێ لەسەر لەشەکەی تێک بچێ یاخود نازانی چۆن ئەو مناڵە بگرێ و ئیزعاجێ بێ مناڵەکە مەمکەکەی ناگرێ یا کێشەی هەیە لە نیپڵ ئێمە من فێریانەکەم لە کاتی پرگنەنسیە چۆن عیلاجی ئەو نیپڵە بکە نەوعێکمان هەیە فلاتە نەوعێکمانەیە ئەچێتە ناوە فێری دایکەکەکەن لە پرگنەنسی چۆن ئەکسساز ڕاضای بۆ بهێنینە دەرەوە بۆ ئەوە کێشەی نەبێت لە دوای مناڵ بوون. خوێندکاران بە خۆشحاڵیەوە باس لە بەشی ژنان و مناڵبوون دەکەن و ئومێد دەکەن دوای دەرچوونیان هەلیان پێ بدرێت تا لە بوارەکەیاندا خزمەت بە کۆمەڵگا بکەن. پەرستاری ژنان و مناڵ بوون یەکێکین لە بەشە تۆبیەکانی ناوپەیمانگای تەکنیکی سلێمانی سەربەزانکۆی پۆلتەکنیکی سلێمانی سەرەتا ئێمە مەرحەلە دوین و بە سیستمی زانکۆلاین لێرە وەرگیراوین یەکی بە دەرەجەیەکی زۆر بەرزی شەوانێ ئامانجمان خزمەتکردنی خەڵک و کەمکردنەوەی ئازارەکانی خەڵکە و هەمومان لێرە ئێمە وەکو تیمێکیان وەکو ستافێک کەم لەگەڵ سەرۆک بەش مامۆستاکانمان خوێندکارەکانمان بە شێوەیەکی زۆر باش و چالاکانە کارەکەین هەمومان بۆ ئامانجێک ئەجەنگین ئەویش پێدانی زانست و ڕێنمایی تەندروستیە بۆ خەڵکانی کە یەنە خەسخانە لای ئێمە و دوای ئەو ئێمە تەخەڕوج ئەەکەین دنیایەک ئەرکمان لەسەر شانە بەرامبەر ئەو خەڵکانی یەنە بەردەستی ئێمە چۆن بەو پەڕی دڵسۆزیەوە بەو پەڕی ئەوەی کە لێرە فێرکراین لێوێ تەطبیقی بکەین بتوانین ئایندەیەکی باش بۆ کوردستان دابین بکەین ئیتر ئەو پەڕی هەمومان ئەومان لەسەر شانە بیکەین مامۆستاکانمان زۆر یارمەتیمان ئەیان یعنی بەجددی هەم ستافی خەسخانە و هەم ئەوانی کە لێرە محاضرات ئەڵێنەوانێ هەمویان مامۆستای باشن هەمویان هاوکار و یارمەتی دەری ئێمن بەڕاستی دەستخۆشیان لەکەین هەر لە ستفەریدەکە سەرۆک بەشمانە و تاک بەتاکی مامۆستاکانمان چونکە بەڕاستی ماندوو ئەبن پێمانەوە و هیلاک ئەبن سەرەتا وەک شخصی خۆم یعنی گەرسێری دەکەی زۆر لێ ڕازینە بۆم بەڵام شکور سەرۆک بەشەکەمان ستفەریدەخان پێی گوتم نەسیحەتی کردم کوتی سوودەکانی ئاوا دەبێت لەخوا بەزیاد بێواژ بوو ئێستا زۆر لێ ڕازیم مامۆستاکانمان هەتا بڵێ دەرەجەیەکەن زۆر باشن لەبەر ئەوانیش وەکو ئێمە تەلەبە بوون و هەتا بڵێ یعنی نێربوونیانە لەگەڵمان هەر پرسیارێک شەمان بێ دەتوانن یارمەتی پێم بدەن بەڕای من باشترین بەشە لەبەرەوەی سەرەتا لە خۆتەوە دەست پێ بکات دەتوانانی یارمەتی خۆت بدەیت لە ژیانی خۆتدا چۆن خۆت دەپارێزی چۆن یاخود بۆ عایلەکەت ئافرەتێک یا هەر کەسێک بێ کێشەیەکی هەبێ دەتوانی بە ئامۆژگاری بە هەر شتێک بە یارمەتی بدەیت من کەلەوە بە شەوەرگرام بە ڕێگای زانکۆلاینەوە بوو لە ڕێگای ئەلکترۆنی کۆمپیوتەرەوە پڕمان کردەوە خۆم حەزم سەرەتا بۆ بەشە هەبووە لە پۆل 12 کە تەواو کرد حەزم لێ بوو بەشێکی زۆر خۆشە بەلای منەوە ئەمە گەشتبینم کە لە داهاتوودا سەرکەوتوو دەبینەوە بەشە و دەستخۆشی لە سەرۆک بەشەکەمان ستفەریدە دەکەم و مامۆستاکان هەمویان مام زۆر باشن لەگەڵمانە دەستخۆشیانە دەکەم و نوێنەرەکان و بەشەکەی خۆشمان زۆر لەو بەشە ڕازیم لەو بەشە فێرم کە یعنی ژیانێکەیە کە دەتوانین ئێمە یارمەتی ئەو کەسانە بدەین کە شارەزایان نییە لەو باردا کە بەشەکەمان ژنان و مناڵبوونە دەتوانین یارمەتی دایکێک بدەین کە هیچ ڕێنماییەکی نییە کە بزان چۆن مناڵەکەی بەخێو بکات بەتایبەت ئەوانەی کەس یەکە مناڵیانە یارمەتیان دەدەین و پێی دەڵین شازی پەروەردەکردنی منداڵەکەی چۆنەوە ئامۆژگاری دەکەین کە چ جۆرە خواردن و شتەکانی بەکاربێنەوە وەرزشەکانی بکەن هاتنم بۆ بەشە لە ڕێگەی زانکۆلاینەوە بوو پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین لە ڕێگەی ئینتەرنێتەوە پڕمانە کردەوە هەڵبژارنیم بۆ بەشە خولیایەکی خۆم بوو حەزما کرد لە بەشێکی تووبیە بخوێنم و ئەم بەشی ژنان و مناڵبوون بەشێکە کە تایبەتە بە ئینسانیەت تایبەتە بە ئینسانیەت یعنی ژیانی دوو مرۆڤ ئەگرێتەوە هەر دایکی دووگیان نییە کە گرنگی پێ دەین مناڵەکەیەتی و ئەو نەخۆشانەی کە دێن بۆ خۆسخانەی ئێمە گرنگی بە ئەوانە دەین و بۆیە خولیای ئەو بەشەم کرد و مامۆستاکان و سەرۆک بەشەکەمان ستفەریدا زۆر هاوکاریمانە مامۆستاکانمان ست لەیلا کە دەرسی ئۆبرستاتریکمان پێ دەڵێ بە تایبەتی زۆر گرنگیمان پێدات لە خەسخانەکان زۆر هاوکاریمان دەکەن کارمەندەکان
هەروەها ئێمە چیترمان هەیە لە پراکتیکەر مایکرۆبایۆلۆژیا ئەوەیە کە با بڵێن باسی بینینی مایکرۆئۆرگانیزم کە بە تایبەتی چی بە تایبەتی بەکتریا یان بۆ نمونە ئێمە میدیا حازرەکەن بۆ ئەوەی ئێمە بتوانین چاندنی بەکتریا بکەین هەروەها ڕێیەکانی چاندنی بەکتریان فێرەکەین هەروەها ئەگەر بەڕاستی دەرزەکەمان ئێمە کۆرسێکە یعنی ئەتوانین بە شێوەیەکی با بڵێن کورت بە تەلەبەکانی بگەێنین ئەوەی فریاد بکەوین ئێمە ئەتوانین بە تەلەبەی بگەێن لەسەر نەخۆشیەکە باس ئەەکەین چۆن دروست بووە پێناسی نەخۆشەکە چییە هۆیەکانی چییە و عیلاجەکەی چیە عیلاجەکەش لە ڕێی دکتۆرەوە خۆتان نەزانێرێ هێندێکیان بە دەرمانە هێندێکیان بە ڕەجەی کارەباییە پێڵێن ECT کە لەوانەیە بیسپێتان خۆشتان هێندێکی کەشیان هەر بە حاڵەتی لە ڕێی باحیسەوە عیلاجەکرێ هێندێکیان لە هەرسێکی ئیشتراگەکات بەڵام بە پێی حاڵەتی نەخۆشەکە دکتۆر ئەیمێنێتەوە لە خەستەخانە لەسەر پراکتیکەکە ئێمە نەخۆشەکە تەلەبەکان ئەبێنە سەر نەخۆشەکە کە ئیبێنە سەر نەخۆشەکە پرسیار هێندێک جار لە نەخۆشەکەکەن کە بتوانێت جواب باتەوە ئەگەر تۆزێ باش بوو بێ هێندێک جار لەسەر مرافقەکەی مرافقەکەش چیمان پێڵێ ئەڵێن ئەم نەخۆشە بۆچی داغڵ بووە مەسەرن ئەڵێ وەڵا لە وەختی خۆی ئێمە هەر لەگەڵمان بۆ ئەم نەخۆشە کە بۆ ماوەیە بڵێن نەخۆشیەکی شیزۆفرینایەتی وەکو بڵێن بەس هەستمان پێکرەوە کە ئەم نەخۆشە ئەمەیەتی ئەجا ئێمە چی لێکن ئەم نەخۆشە کە هەستری لێ وەرەگرین معلوماتی تەواوی لێوەکە زانیاری تەواوی لەگەڵەگرن و ئەجا چیەکەین تەلەبەکان دەسکەشنیان لەگەڵەکە مناقەشەی لەسەرەکەین چۆن بتوانین ئەم نەخۆشە بێنێتەوە سەر حاڵەتێکی تەبیعی بەچی یەکێک لەوانە قسەی بۆکەین مشکیلەکانیان چییە کە سوکاری چی ئەم نەخۆشە داوای چی کردو بۆیان نەکردووە ئەو دەرمانانە چین کە پێویستە لە خەستخانە بکرێت ئێمە نێرسینکێرمان هەیە پۆست ئۆپەرەتیڤ کە ئەوەی کە باسم کرد پۆست ئۆپەرەتیڤ چۆن ڤایتەڵ سانسی بۆ ئەگرێ چۆن سەیری برینەکەی کە بزان نەزیفی هەیە یان نە چۆن فێری بکە چۆن هەڵی سێنی پیاسەی پێ بکە سوود و پیاسەکردن چییە پێی بڵێ تێی بگەن چۆن هەناسەی قوڵ وەرگێ چۆن کاتێک کۆشی ئازاری هەیە چی بکات بۆ ئەوێ بکۆکین بۆ ئەوە سەرینێک بخاتە سەر برینەکەی بکۆشێ فێری ئەەکەن خواردنەکەی چی بێت چی بخوە فێری ئەەکەن کە ڕۆشتە دەرەوە چی بکات ژیانی عینی شت فێریەکەن ئەبێ شیری خۆی بدە بە مناڵەکەی ئەبێ مناڵەکەی چۆن خاصن ئەوانەی کە نۆبەرە بن معلوماتیان نییە فێریانەکەن چۆن ئەو مناڵە بەخێوی بکە چۆن بیشۆ چۆن خواردنی باتێ چۆن متابعی بکە. بێک لەوەی ئیشەکەی خۆم کە سەرۆک بەشم وانە شەڵێمەوەکو هەموو مامۆستایەکی تر وانە ئەڵێمەوە لە بەشی سڕکردن پۆلی یەک و پۆلی دوم هەیە ڕۆژی دووشەمان لەوێ ینی هینگ دەرسەڵێمەوە. بەشی ژنان و مناڵبوون ئامانجی باشکردن و خزمەتکردنی لایەنی تەندروستی ژنان و کەمکردنەوەی ئازارەکانی ژنانە لە کاتی مناڵبووندا. هەر بۆیە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کادرێکی تەکنیکی پسپۆر لەم بوارەدا پێشکەش بە کۆمەلگا دەکات.